یار ئێمە لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو شتانەی کە شانازی پێوە ئەەکەین ئەو پێکەوە ژیانی ئاشتیەیە کە لە نێوان ئاینی پیرۆزی ئیسلام و سەرجەم کە مەنەتەوایەتی و ئاینەکانی هەرێمی کوردستان هەیە و ئامانزی ئێمەش لەو کۆبوونەوە لەو گردبوونەوانە یاخود لەو کۆڕبەندانە ئەوەیە قۆڵکردنەوەی ئەو گیانە پێکەوەیە کە زیاتر پەرەی پێ بدەین لە ڕێگای حیوارێکی شارستانی لە ڕێگای حیوارێک بۆ ئەوەی هاندەر بێ بۆ ئەوەی لە داهاتوو ئەو پێکەوە ژیانی ئاینەکان باشتر بێ و باشتر ڕێگە بخەین چونکە ئێمە لە هەرێمی کوردستان باسم کرد یەکێک لەو خاڵانەی کە جێگای شانازی ئێمە بەڕاستی چ لەسەر ئاستی کۆمەلگای ئێمە پێکەوە ژیانی تێدا و هەروە لەسەر ئاستی حکوومەتش هەموو کەمە نەتەوایەتی و ئاینیەکان بە تایبەتیش لە ناو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەمووی نوێنەرایەتی خۆیان هەیە